خۆشەویستان ئەگەر خوای گەورە تەمەن بدات بەیانی پێنجشەمە ڕۆژی عەرەفەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا و گیات خستنەوەی پێتان دەڵێن الحەمدولله لای زۆر بەتان ڕوون و ئاشکرایە، ئەفەرمێن ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفە ئومێدم وایە لای خوای پەروەردگار کە ببێتە کەفارەتی گوناهی ساڵێکی پێشوو و ساڵێکی دواییش. جا ئینشاءڵڵا بەیانی کە پێنجشەمە بیرتان نەچێ، ئەگەر ئەم هەشت ڕۆژەشتان نەگرتووە کەم یا زۆر گرتوتان یان نەتان گرتووە، ئینشاءڵڵا بەیانی ڕۆژی عەرەفەیە لە بیرتان نەچێ، گوناهی 2 ساڵتان دەوەرێت. خوای گەورە لە گوناهی 2 ساڵتان خۆشە بێ تەنها لەبەر خاتری ئەوەی کە تەنها بەیانی بە ڕۆژوو دەبن. بۆیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا هەر چۆنێک بێ بە هەر جۆرێک بێ مەیفەوتێنن. ئەگەر چەندەها ئیشی دنیایتان فەوتانەوە لەبەر خاتری ئەو ڕۆژەوە مەیفەوتێنن، لەوانەیە ئاخر عەرەفەی تۆ بێ. چی هەیە لە ئێمە پێویستی بەوە نەبێ خوای گەورە لێی خۆش بێت، هەمومان پێویستمان پێیەتی. بۆیە ئینشاءڵڵا بەیانی فرسەتە، پشتیوان بەخوا لەبیری مەکەن، لەبیرتان نەچێ بەیانی پێنجشەم بە ڕۆژوو بن. ئینشاءڵڵا 2 بەیانیش جومعە جەژنی قوربانە. خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کات.